ئێمە سەر لە نوێ هاتینەوە ڕاپەڕین درێژەی هەیە. ئەمە هاواری تێکۆشەرانەی ناڕازیان لە ناوچەی ئیکباتانی تاران بوو. شەوی شەمماسی مانگی گوڵان لەو شەوەدا ژنان و پیاوانی خەباتکار لە چەندین ناوچەی تاران بە شێوەیەکی دیاری کراو بۆ دەربڕینی ناڕەزایەتی دژبە ئیعدامکرانی 3 کەس لەو ڕۆڵە بوێرەکانی خەڵک واتە مەجید کازمی، ساڵح میر هاشمی و سەعید یعقوبی هاتنە شەڕی هێزە سەرکوتگەرەکان. لەو شەوەدا لە یەکباتان خەڵک دروشمیاندا ئێمە سەر لە نوێ هاتینەوە ڕاپەڕین درێژەی هەیە. قەسەم بە خوێنی یاران ڕاوەستاوین تاپایان و لە سەتارخان هەژاری گەندەڵی گرانی دەڕۆین تا سەرنگونی سەید عەلی بێڕیشە ئاخێز کۆتایی نایەتیان با دروشمەکانی دیکەوە زیاد کرد. خۆپیشاندانی خەڵکی ناوچەی تارانسەر بە دروشمی ئازادی 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 شکۆیەکی تایبەتی هەبوو. ئازادی خوازانی ناوچەی سادقیە، ناوچەی گیشا و جەننەتاباد لە خۆپیشاندانی خیابانیدا دروشمی مردن بۆ دیکتاتۆریان تێکرار دەکردەوە. لاوانی کچ و کوڕ هاوکات لەگەڵ ناڕازیان لە باقی ناوچەکانی پایتەخت، لە شەقامەکانی تەئاتری شار، کارگەری شماڵی، تارانسەر، شارێکی باقری، تاران پارس، شارێکی نگینی غەرب بە دروشمی خەباتکارانە و دژی ڕژیمی هاتنە مەیدان. لە هەندێک لە ناوچەکان بۆ یەکەم جار دروشمی ئەگەر ڕۆژێک چەک هەڵگرین هاتە ئاراوە و بیسترا. گروپێک لە ناڕازیان هاواریان دەکرد قین و نەفرەتتان چەند وەرزی دوورینەوەی تۆڵەیە. لە ڕۆژی 30 مانگی گوڵاندا خەڵک لە چەند شاری تر لەوانە ئیلام، زەنجان، یاسوج، ساری، کرمان، گەوهەردەشت و فیردەوسی کەرەج، ئیسفراین، خوراسانی شماڵی و هەندێک لە ناوچەکانی مەشهەد، ئیسفەهان، گورگان و ئابدانان ناڕەزایەتی شەوانەیان دەست پێکردووە. لە ئابدانان ئازادی خوازان بەگرتنی شەقام و دانی دروشمی دژی حکوومەتی ناڕەزایەتی خۆیان دژ بە ئیعدامەکان نیشاندا. لە گورگان خەڵک بە دروستکردنی ڕێبەندان و بەدەنگی سیگناڵی بەردەوام لەسەر شەقامەکان ناڕەزایەتیان دەربڕی. لە مەشهەد مامورەکان بە تەقەکردن هەوڵیاندا بڵاوە بە خەڵک بکەن کە هەوڵەکەیان بێ ئاکام بوو. لە ئیسفەهان گروپێک لە خەڵک بە دەربڕینی ناڕەزایەتی چوونە بەردەم ماڵی گیان بەختکرد و سەعید یعقوبی و وێڕای مەحکومکردنی ئیعدامکرانی ئەو هاوپەروەندەکانی پرسە و سەرخۆشی خۆیان بۆ برەماڵە و کەسوکاری دەربڕی. شیاوی ئاماژەیە کە دروشم نووسین و لە دیواردانی پوستەری ناڕەزایەتیش لە شارە جۆرە و جۆرەکان درێژەی هەیە. بێجگە لە ناڕەزایەتی خیابانیەکان کە ئاماژە بە هەندێکیان کرا، ڕێکخراوە کرێکاریەکانی وەک ڕێکخراوەکانی مامۆستایان و خانەنشینانی کرێکاری، چالاکانی مافەکانی مرۆڤ، کانونی نووسەران و ژمارەیەکی زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی، فەرهەنگی و هونەرمەندان لە ڕێگای دەرکردنی بەیانیە و ڕاگەیاندنی هاوبەش لە نێوخۆی وڵاتدا بە توندی ناڕەزایەتی خۆیان سەبارەت بە پەروەندەی دروستکراوی خانەی ئیسفەهان دەربڕی. شۆڕای سازماندەهی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت وێڕای دەرکردنی بەیانیە لە ژێر ناوی دژ بە ئیعدامەکان بوەستینەوە کە ڕۆژی 30 گوڵان بڵاوکرایەوە، قەتڵا دەوڵەتیەکانی دژ بە ئینسانیەت و بەرژەوەندی کرێکاران هەڵسەنگاند. نووسەرانی ئەو بەیانیە لەگەڵ شۆڕای سازماندەهی کرێکارانی ناڕەسمی نەوت واتە ئەرکان سالس، ژمارەیەکیش لە ڕێکخراوەکانی کرێکاری و خوێندکاران، کۆمەڵێک لە بنەماڵی گیان بەختکردووانی شۆڕشی ژینە و ژمارێک لە هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی و داکۆکی کارانی مافەکانی ژنان لە ڕاگەیەندراوێکی هاوبەشدا وێڕای مەحکومکردنی ئیعدامکردنی گیان بەختکردووانی پەروەندەی خانەی ئیسفەهان داوایان لە خەڵک کرد تا بە دروشمی نابۆ ئیعدام بە هەر شکڵ و شێوازێک بۆیان دەکرێت ڕۆژی یەکەم، دووهەم و سێهەمی مانگی جۆزەردان
دژایەتی خۆیان سەبارەت بە بەڕێوەبردنی ئیعدامەکان نیشان بدەن. ڕۆژی 30 مانگی گوڵان خوێندکاران وێڕای بانگەوازی پێشوویان بە جلوبەرگی ماتەمباریەوە چوونە نێو زانکۆکان. لە دەرەوەی وڵاتیش ئێرانیەکان لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی لە لەندەن، پاریس، ڕۆم، ئوسترالیا، بڕۆکسل، ئەڵمان و چەند وڵاتی تر کۆبوونەوە و دژ بە ئیعدام و سەرانی جنایەتکاری کۆماری ئیسلامی دروشمیان وتەوە. ژیانەوەی هەندێک لە خۆپیشاندان و کۆبوونەوە بەرینە خیابانی و ناوچەیەکان کە بەشێکی کاریگەری شۆڕشی ژن ژیان ئازادی بووە، دەرخەری هەستیاری خەڵک سەبارەت بە ئیعدام لەلایەن کۆماری ئیسلامیەوە و بە تایبەت ئیعدامی زیندانیانی سیاسیە. ئەم ڕاستیە نیشانی دەدات کە ناڕەزایەتی بۆ محکومکردنی ئیعدامی زیندانیانی سیاسی و هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام بەگشتی دەتوانێت ببێتە بزوتنەوەیەکی گەورەی جەماوەری. ئیعدام یەکێک لە پایەکانی مانەوەی ڕژیمە. بە هەڵوەشاندنەوەی سزای ئیعدام و دەستەبەربوونی دروشمی ئازادی زیندانیانی سیاسی ژمارەی پێچەوانە بۆ ڕزگاربوون لە چنگ ڕژیمی کۆماری ئیسلامی دەست پێ دەکات.